ڕۆژ دوای ڕۆژ بەهۆی قەیرانی دارایی حاڵ و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوو لە خراپی دەکات. لە ئێستاشدا بەهۆی نزیکبوونەوە لە وەرزی سەرما و بەهۆی پێنەدانی بەشانەوتی هاوڵاتیان بە مەبەستی ڕزگاربوونیان لە سەرمای زستان ڕوو لە بڕینی دارەکان دەکەن لە ناوچە شاخەویەکان. نەفت ناتێ و لە پار پاییزەوە یەک بەرمیلاتی ئێستاش چ باسی نییە بێتەوە لە سلێمانیە ئەرێن بەرمیلێک درا بە تەمال و ئێرەش بێ و شێشتا چ دیار نییە ئەمەش سەرمادات و ناچار دەبی دارا بینی لۆ سۆبەی ئاگری پێ بکەین و سۆبەی دابنین و سۆبەی دارە لە سەرمای دارە ناکەین حکومەتیشی گە نەفتن ئەدا بێنە کاوڵایق هیچ ئامادە نینە هیچ دارا بینین خانین لێ پیسەوی پیس و بێزەدەتە ئەمەشە زانین بەس ناچاریە ئارە نییە پێ بکڕین. ئەم کابراایەکم خانە نشینم و دەمانگە حکومەت ماشی نەدایە. هاوڵاتیەک دەڵێت ماوەی 6 ساڵ بوو وەزمان لە هێنانی دارهێنا بوو بۆ وەرزیستان بەڵام ئەم ساڵ ناچارین داربێنین. ئەمە لە کاتێکدایە لە ئێستا هەناردەی نەوتی کوردستان لە چاو 6 ساڵ بەر لە ئێستا زۆر زیادی کردووە کەچی نەوت بە هاوڵاتیان نادرێ. وەڵڵاهی ئەو 5-6 ساڵە زیاتر هیچ کەس ئیشی بەداری ناکرد بەس هەو ساڵ ناچاری هەموو خەڵک دەبێ ئیش پێ بکە. ئاگاڵان نەفتن هەبا ئەمە نەفتیان دابینێ حکومەت پارەی دابینێ بە 30,000 با نەفت نەکڕی معاشە خۆن تەواویان معاش دابینێ و معاش وەرگرت با ئەگەر هەن نەفتە بام حەزمە کرد لەو خانەیەدا سۆبەی دارا دابنێن کەس حەز ناکە ئەوم شتی و دووکەر و بەزم و ڕزم و بەراوەڵ لاز نییە. هاوڵاتیان خۆیان دەڵێن پێمان ناخۆشە داری دارستانەکان ببڕین چونکە سەرەڕای ئەوەی ژینگەی ناوچەکە تێک دەچێت خۆشیان ماندووبوونێکی زۆر دەبینن لە هێنانی دارەکان بەڵام ئەوان دەڵێن حکوومەتی هەرێم بێباکە و باچی بە هاوڵاتیان نەماوە و نەوتمان پێنادات و لە توانەشماندانیە نەوت بکڕین بۆیە ناچارین لە پێناومانەوەی ژیانمان و ڕزگاربوونمان لە سەرمای سەختی زستان دار بهێنین. ڕاستی جێگای داخە یعنی ئەمە زۆرمان پێ نەخۆشەکە ئەو سروشتە جوانەی کوردستان ئەو دیمەنە جوانانە یعنی نەمێنێت بەڕاستی جێگای داخە بەڵام حکوومەت ناچارمان دەکات ئەگەر نەوت نێ و ئەگەر پارە نەبێ کە بتوانانی نەوت پێ بکڕی ئەوە ناچاری کە دار ببڕیەوە داربڕینەوەش بەڕاستی شتێکی زۆر ناخۆشە بۆ سروشتی کوردستان. ڕووکردنی هاوڵاتیان لە داربڕین و هێنانیان بۆ وەرزی زستان لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە کەوا کوردستان یەکێکە لە وڵاتانەی کەوا ڕۆژانە زۆرترین نەوتی لێ بەرهەم دەهێنرێت بەڵام ئەو نەوتە جگە لە مەینەتی و نەکبەتی سوودی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبووە. سەرڕای ئەو نەوتە زۆرەی کەوا هەرێمی کوردستان هەیەی و پێنەدانی بەشانەوت بە هاوڵاتیان وای لە هاوڵاتیان کردووە کەوا ڕوو لە داربڕین بکەن بۆ ئەوەی لە زستانێکی سارد ڕزگاریان ببێت. ئازادۆ مەراوی کەناڵی ئاسمانی پەیام گوندی گەرەوان.